بەرنامەی ماڵ و حاڵ بە سپۆنسەری سەرەکی کۆمپانیای شمیم گوڵبەهار پێشکەش دەکرێت. ڕۆژێک لە ڕۆژان مەرجانە خانم لە بازاڕەکەدا بە دوای برنجە دڵخوازەکەی داگەڕا. برنجی کۆبانی لە ناکاو چەتەکان چاویان چوە سەرگەردانە بە نرخەکەی. بە دوای کەوتن علی بابا فریای کەوت و لە دەستی چەتەکان ڕزگاری کرد. سمسم بکەیرەوە. هاتنە ناو ئەشکەوتەکەوە، بەڵام چەتەکان بەردەوام لە دوویە گەڕان. سمسم بکرێرەوە. بەکردنەوەی برنجەکە دەرگا کەش کرایەوە. چەتەکان بە شوێنەکەیان زانی، بەڵام بە بۆن و تامی برنجی کۆبانی مەزبوون و خەیاڵیان لای گەردانەکە نەما. برنجی کۆبانی گەوهرە بە نرخەکەیە. سلام و ڕحمەت و بەرەکەتی خودای گەورەتان لەبێ. بینەرانی بەرنامەی ماڵ و حاڵ، خۆشحاڵم لە بەرنمەیەکی تر لەگەڵتاندارم لە مانگی ڕەمەزانی پیرۆز. ئیمڕۆ لە خوورماڵین، سەردانی خێزانێکی ترمان کردووە. دەمانەوێت تایبەتمەندی و جیازەکانی خێزانش بینین کە خێزانێکی نوخ بیناو ئەم کۆمەڵگایان. بزانم لە چۆوە دەستیان کردووە بە پەروەردەکردنێکی تۆکمە و لێ هاتوویانەی منداڵەکانیان تاوەکو هەم ئێمە هەم خودی خۆیان بتوانن لە دوا ڕۆژدا سوود لە ئەو جۆرە پەروەردەکردنەی کە بۆ منداڵەکانیان هەیەە لیان بینە فەرموو لەگەڵمان نابن. سلام عليكم. السلام سرچاوکانم عزیزەکەی بەخێر عزیزی منی سرچاوکانم سلامت بیاخوا خۆش باشی بە قوربان. بە ناوی خۆی گەورە و میهرەبان، من نەوەز عەلی محەممەد، مامۆستام لە قوتابخانەی خوڕماڵی بنەڕەتی بەکالەوێز لە پەروەردەی وەرزش. سەرڕای بەردەوامی قوتابخانەم ئیشی دەرەوەشم لە ڕێکخراوەکان، ڕێکخراوی یەکێتی مامۆسایانی کوردستان لە قیاڵەبجەی شەید ئەندام لەوێ، لە ئەنجومەنی مامۆسایانی پێشەنگ ئەندامی لقم، لە مزگەوتی نور ئیمامی مزگەوتی نورم، هەروەها بەڕێوەرم لە دەستگای نوری حکمە بازنەی خوڕماڵ. سەرەتا بە ناوی خوا، من جوان حەبیب ڕەشید، مامۆسای زمانی عەرەبیم هەر لە ناوچەکەی خۆم لە قوتابخانەی خوورماڵی بنەڕەتی. بنای خۆی گەورە و میهرەبان، من شاد نەبەز عەلی، خوێندکاری پۆلی 12 لە ئامادەی خوورماڵی تێکەڵ. سەرەتا بەنای خۆی گەورە و میهرەبان، من محەممەد نەبەز عەلی، قوتابیم لە پۆلی شەشەمی بنەڕەتی لە قوتابخانەی خوورماڵی بنەڕەتی و قورئان دەخوێنم لە دەستگای نوری حکمەی خوورماڵ. سڵای خۆی گەورتان لێ مامۆساگیان. وعلیکم السلام. سڵاوی خۆی گەورەش لە ئێوە بێ، خوا بەخێر بێن سەرچاو. یاخوا سەلامت بێ. طبعاً زۆر خۆشحاڵ بووین کە و دەرفەتتان پێبەخشین. جا من جگەلەوەی کە هاتووم سەردانی ئێوەمان کردووە کە خزم و ناسیاوان ئینشاءڵڵا یەکەم جاریشان منتیقەی دەبین و دووبارە خۆشحاڵترم من. ئێمەش خۆشحاڵین. یاخوا سەلامت بن. سپاسان دەکەین کە ئێمەتان دەزیشان کرد. بەڕاستی بەرنامەی ماڵ و حاڵ دیارە جێگەی دڵی خۆی کردێتەوە لە دڵی بینەرانە. بەڕاستی پێویستە ئەم بەرنامەیە درێژەی پێ بدرێت، نەک هەر بۆ ڕەمەزان بێ. ئەگەر بتوانرێت ئینشاءڵڵا لە دوای ڕەمەزانیش بەردەوام بێت. چەندەها خێزانی نمونەی و باش و ڕێک و پێک و ئیماندار هەیە، ئەوانەش بەسەرکردێتەوە دەستخۆشیتان لێکین. سپاسانەکەین، بەخێر بێن خۆتەن و ستافەکەتان. یاخوا سەلامت مامۆساگیان، موفق بن ئینشاءڵڵا. مامۆساگەر باز لەوە بکەین لە سەرەتای قسەکان خۆناسانەکەت باست کرد کە پسپۆڕیتان وەرزشە، هەر لە مەکتەبەوە یەکەم جار دەست پێ بکەین. ئەم پسپۆڕێ بە حەز و ئارەزوی خۆتان بوو. طبعاً لەگەڵ مامۆساش باسمان کرد پسپۆڕەکانی زۆرینەی تەلەبەکان خۆشیان دەوی، شتێکە بۆ نمونە هاوسەنگیەک یا خود ئەم پسپۆڕیە کە زۆرینەی ئەو خوێندکارانەی کە لەبەر دەستدا حەزیان لێ بە دەرسەکەت، تۆ وەکو جۆرێک لە چاکسازیکردن لە ڕەفتاری منداڵەکان دەتوانی بۆ نمونە وابەستەیەکی بکەی، هەم پسپۆڕەکەت کە وەرزشە و هەمیش ئیشکردن لەسەر چاکسازیکردنی ڕەفتاری ئەو تەلەبانەی کە لەبەر دەستتدان. بەڵێ، ئیشکردن لە قوتابخانەیە خاستەن تایبەت مامۆستای وەرزش. بەڕاستی مامۆستای وەرزش کە لە قوتابخانەیە کار ئەکا و ئیشەکە و دەوامی خۆی ئەکا،
هەم لە ڕووی ئیداریەوە هەم لە ڕووی پەروەردەی قوتابیانەوە یعنی ئەرکێکی ئەگەر بتەوێت جێبەجێکی ئەرکێکی جوانن لەسەر شانە قورسی شەمامۆستاوەنێکە بڵێن وڵا ئەرکەکە سوکە قورسە بەڵە زۆر قورسە ینی زۆر جار مامۆستای وەرزشمان لەگەڵ هەتا زۆر جار خۆشمە یاڵم مامۆستایەتی وەرشم هەڵ نەبژاردایە یعنی ئەرکەکەی زۆر قورسە بەڕاستی تر نییە کە ئەچیتە قوتابخانەوە هەر چەندەش خۆشەویستی لە لای قوتابی ینی زۆریش خۆشەویستی ینی زۆر جار هەبووە دایک و باوک مەسەلە پرسیاری لە کوڕەکەی کردووە مەسەلە توێتی ئەوە من خۆشەویە دایک هێشتێت وەڵام مامۆستای وەرزشم خۆشەوی مامۆستای وەرزشم خۆشەوی ئەم تەفرقەی بۆ خەیتنی هەم خوێز ینی بەڕاستی قوتابی حەزی لەوانەی وەرشەوارنەوەی وەرزش وانەیەکی سەربەخۆ حڕە يعني تەلەبە بە ئارزوی خۆی هەڵسوکەوتەکە ئەزوڵێ ئەڕوە ئەملا ئەولاکە یعنی قوتابی هەست ئەکا هەموو 5 دەرسی ڕۆژانە هەمووی وەرزشیە بێت بەڵێ بگومان يعني زۆر جار قوتابی ژیان مەسەلە دەرسی نییە ئەمڕۆکەی مامۆستا یەکسەر یا لە کۆڵانە ئەمبینە یا لە پێش خۆی بچمە قوتابخانە مامۆستا دەرسی چوارەم وەرزشمانە دەرسی دووەم وەرزشمان یەکسەر خۆیان ئیشارەتی پێیان بیری نەچێ ها يعني بەتایبەتی پۆلی ئەگەسەمە زۆرتر لەگەڵ پۆلی یەک و دووسیەکانە زۆرتر تەعاملم هەیە بە شێوازێکی تازە دەرس ئەڵێمەوە بەڕاستی ینی قوتابیەکان هەست ئەەکەم لەگەڵ مایەن ینی من گۆرانی تایبەتیان بۆ لێم ینی وانەکەم بە گۆرانی بە مۆسیقای وەرزشیە بەڵام گۆرانی مۆسیقاکانش هەمووشیان پەروەردەین هیچی ئەم لە هەولایتیانە مەسەلە خوانە خواساونە زۆر جاری مدیر یان بەڕێوەبەر یا یەکێکی تر لە هەماسەکان لە بۆ گۆرانێکی هەڵپەڕکیان بۆ ناخیتە ئەڵێم ناوە ئیشی منە ئیشی پەروەردەی من ئێوەیە کە من گۆرانێکی هێمن و هادی و جوانی پێشکەشەکەم قوتابەکەش حەستەکەم لەگەڵ مایێت یعنی یاریەکانیش ئەگۆڕمەوە نە یەک یاری بێ مەسەلە بۆ نمونە هەر دوو گۆڵی بێ زۆر کات دووگۆڵیان هەر پێ ناکەم من مەسەلای تر وا ڕایانەهێنم کە خۆیان لەسەر مەسەلە یاری تاقەکان توانای جەسمیان توانای بەدەنیان مەسەلە عقل و هۆش و بیان لەگەڵ ئەو یارەیە بگونجێ ئابم شێوازە تەعاملیانەکەم لەخوا بەزیێ بەسپاس بەخوا سەرکەوتوو بووم ماوەی 29 ساڵە منەوە پیشێم هەیە ئەو کارە ئەەکەم لەگەڵ قوتابیانە ئەگونجێم و هەر لە قوتابخانێش تەعین بووم هەتا ئێستا لە قوتابخانە بەردەوام و لەگەڵ مامۆستاکان و بەڕێبەر یاریدانە سپاسیانەکەم بەڕاستی ڕێزی تایبەتم لێگرمش ڕێز و حرمەتم بۆیان هەیە هەر هەمیان کە هاوکارم لە زۆربەی ئیشەکانە یعنی لە ناو یاریگاشە یعنی مەسەلە مامۆستا یاری دەدەر بەڕێبەر هەموو یاڵە چیت پێویستە لە خزمەتایە بەس بۆ خزمەتی قوتابیەکان بێ بۆ شێوازەمە ئینشاءڵڵا دەرسەکانمان وتوتەوە بەردەوامە بینە تاو کاتەی ئەگەینە خانە نشینی و ئەو جۆرەشتا ئینشاءڵڵا تەمەتان پڕ خێر و بەرەکەت بێ ئینشاءڵڵا مامۆستا مادەما مامۆستای وەرزشی خۆت بینت چۆنە لەگەڵ ئەو جۆرە وەرزشانی بۆ نمونە ڕێ ڕۆشتن شاخەوانی بۆ خۆت ئەو جۆرە وەرزش و شتەی دەکەیت بەڵێ ئێمە پێشتر لەم شارەیە پرۆژێکمانە بوو پرۆژەی وەرزشی بوو یعنی کۆمەڵێک مامۆستای وەرزش ڕامانگەیاند بوو لە شەوانە هەموو شەوانێکی جومعان تەمرینمانە بووە چینە یاریگای گشتەکە لە خورماڵ ئیتر خەڵکی عام بەهام بۆ عام بووە نەک هەر مامۆستای وەرزش خوێندکار کاسبکار ئیتر فەرمانبەر هەر کەسێک بیتوانە پۆلیس کاسایش هەمووی هاو ڕاهێنانمانە کرد تەمرینمانە کرد شەوانە دوایەوەش جایتر شاخەوانیمان هەبوو شاخانەیشمانە کرد دەچین بەرەو شاخانەی ئاگەڕاین و پاسکی سواریمان هەبوو یعنی هەتا ڕۆژێکیان پاسکی سوارێکمان کرد ڕۆشینەوە بۆ لە سیروانەوە هاتینەوە ئەوەنە بەیانی زوو بوو کە هەبرا چوو بۆ سەر ئیش بۆ سەر زەرعاتەکەی یعنی وتی وەڵاهی ئەم هەموو ئەگەر بێن پیازەکەی من تینکەن هەڵکەن نەجات مێزوو ئەو بۆ نان پیازەکان خۆزگەرمتەندا بە لەسەر ڕێبوون جادەکە بۆ شێوازە ئەوانشمانە کردەوە لەخوا بەردەوام من ئێستا هیچ جۆرە ئێستا وڵای تۆزێکینی تێکەوتووە یعنی دوورکەوتنەوەی تیاکەوتووە کۆمەڵێک مامۆستا مەسەلە تاقی پێنەماوە مەسەلە دیتر حەزی لێ نەماوە ئیشەکە تۆزێ مەسەلە گرفتی بۆ دروست بووە پرۆژەکان مەسەلت بتەوێت ئیش پێی پێویستی بە پارە بۆ جێ ڕێک باشە گروپاتیش بێ خۆشەوە نیە جۆرە وەرزشانە ئێمە زۆر جا مەسەلە چوینە یاریگاکەش بەکرێ یعنی ئیتر جاری وا بۆ بۆنەی موچە و دواکەوتی موچە و گرفتی پارەوانەوە تۆزێ گرفتە بوو مامۆساش دواکە لە پارەدانەکە فەرمانبەر ئەکرێ کارەکە نێتوانی لەو کاتەیە پارەکەی خۆی بات ئەوە گرفت بوومانە زۆر زۆرتەوە ئەی مامۆستاگە بچینە سەر دەستگای نووری حکمالێ بەڕێوەبەرن وایە ئەوم بۆ باسکە بۆ من ئەو بەشێکی ئەو بەڕێوەبەرن هەر بازنێکی تاوە تایبەتە بە تەمەنێک ژمارە و فێرخوازانێک کە هەتانە چەندە ینی لە چۆ دەستان پێ کردووە بەڵێ سەرەتای چوونە ناو ئەم ئاینی پیرۆزی ئیسلام و کارکردن تایە بەڕاستی هەر لە منداڵیەوە حەز و خولیام هەبوو لە گەڕێکی هەوارە بەرزە و کاتە مزگەوتێکی تازە کراوێت لەو کاتەوە لە پۆلی لە خورما سلێمانی لە سلێمانی بەڵێ لە سلێمانی تر لەوێ کات چوینە و مزگەوتەوە دەستمان پێ کرد ئیتر دوایەوە خوێندن قۆناغ بە قۆناغ ڕۆشت و کەسی باش و مامۆستای باش و دەرسوانە و هەتاوەکو پەیمانگا و هەولێرەوانە ئیتر کۆمەڵێ مامۆستای بەڕێزی باش هەبوون
دەستیان گرتین ئالێەوە دەستمان پێکرد وەک یەک لەوە ماوەسا نەوزاد علادین ئێستا مهندسە لە ئەندازیارە لە کارەبای سلێمانی ماوەسا عوسمانی مزگەوتی محەممەد ڕەسوڵ الله سلێمانی ماوەسا محەممەدی گەردەنازێ کۆمەڵێک ماوەسا بوون ێستا لەوەچێ نەتوانم ناویان بڵێم بەردەوام بووی لەوێ لە داخلی ئەوانەیە دەرس وانیان پێ ئەوتین ئاهاتن بۆ لانمان سەردانیان نەکردین ئێتر گوێمان لەوە نەبوو ئەمە کێ و ئەمە کێنێ بەس ئاینمان پێ بڵێ بەس ئەلفێکی تازەمان پێ بڵێ شتێکی تازە فێربین ئالێەوە دەستمان پێ کرد و هەتا گەیشتینە ئێرە و لە خۆرماڵا و دانیشتین و دامەزراین لێرە ئەم کارە بەردەوام بووین لەگەڵ ئەم ڕێکخراوانەیە ئیتر لە ساڵی ڕابردووە بڵین بەرپرسی بەڕێبەری بازنەکەمان وەفاتی کرد مامۆستا جەلال خوا عەفوی کە خوا لێی خۆش بێ ئینشاءڵڵا دەرەجەی عالی بێ دوای ئەوە کۆنگرەی نوری حکمە ئەنجومەنی باڵا لە هەولێر بەسرا لێو بەشدار بین و کۆنگرەکە الحەمدوللا بە سەرکەوتووی کۆتایی پێ هات و دوای 2 هەفتە ئەنجومەن بڵین ئەنجومەنی باڵا سەرپەرشتی بازنەکانی کرد بۆ ڕێخستنەوە و کاروکردن لەو کاتەیە دوای 2 هەفتە من بووم بە بەڕێبەری بازنەی خۆرماڵی دەستگای نوری حکمە لە هەڵبژاردن بوو منیان هەڵبژار سپاسیان ئەگەم خوا زیان بێت و هەر ئەرکێکی قورسە و ئەرکێکی زیادیش بۆ من دروست بوو بەڕاستی قوتابیەکانیشمان الحەمدوللا 2 بەشن بەشی خوشکانمان هەیە و بەشی منداڵان و کوڕان و پیاوانیشمان هەیە هەموو تەمەنەکان لە خۆگرێ یعنی الحەمدوللا ئافرەتی مامان هەیە تەمەنی زۆرە دێت لەوێ قورئان ئەخوێنێ دێت لەوێ خزمەتێکە لەوێ ئەلفێک فێر بێ باەک فێر بێت چۆن ئەخوێنێتەوە حەقی خۆی باتێ و قوتابیەکانیشمان لە کوڕان لەخوا بەزەبیان نزیکەی 80 بۆ 100 قوتابی کوڕمان هەیە و ئافرەتانیشمان بەعام زۆرە نزیکەی و ئەزام 250 ئەوە قوتابیمان هەیە و 30 مامۆستاشمان هەیە لە ئافرەتان و لە پیاوان بەو شێوازەی تر ڕۆژانەی دەوامی تایبەتتان هەیە بەڵێ بیناکە تایبەت بەڵێ بیناکە تایبەتمان هەیە الحەمدوللا خێرخوازێک بۆکردنەوە خواز زایباتەوە یا ڕەبی محفوظ بی ئینشاءڵڵا و خوا بەرەکەت خاتە ماڵیەوە کارەکانمان لەخوا بەزابێ بەڕێیەکەین بەو شێوازەی کە ئەمانەوێ خەڵک پێ بگەینین ئەمانەوێ خەڵک پەروەردەکەین لەسەر ئەم دینە و مناڵ چۆن هەڵسوکە بکات چۆن ئادابی هەبێت چۆن ڕەوشت چۆن لە ناو خەڵکە ئەم دینە بڵاو بکاتەوە بەڵێ بەو شێوازە کارەکانمانەکەین سپاس بۆ خۆی گەورە مامۆستا لەگەڵ ئیمام خەتیبی باسی ئەوەشیانە کرد ئەویانم بۆ باس بکەین بەڵێ ڕاستیەکەی وەڵای پێشتر مامۆستایەکمان هەبوو لە مزگەوت مامۆستا عەباس خۆی گەورە شیفای بە ئێستا تۆزە ناساخە خۆی گەورە ڕەحمی پێ بکا و زوو نەجاتی بێت لەو نەخۆشیە ئەو لەوێ نەمایتر ئەو برایانەش لەوێ منیان بە باش زانی منیان قسەوێ چەندە بەخوا برا ئەرکێکی قورسە ئیمامەتی ینی کارێکی بەرپرسیارەتی گرانە و قیامەتیش یعنی خوا نەخواستە نوێژێک بە هەڵا بە کەمکردی یعنی بکەی لەسەر تۆکەوێ ئیمام لەسەر ئەوە سزا ئەدرێ بەڕاستی یعنی الحەمدوللا لەوێش ماوەی 4 ساڵە ئیمامەتیەکەم بۆ موسڵمانانە خوالیان ڕازی بێ لە من ڕازین خی گەورەش لێمان ڕازی بێ ئینشاءڵڵا بەردەوامین لەسەر ئەو کارە و چاوەڕوانی شتی باشتری شەکەن میژەگەر بۆم کرێ خی گەورە شتی باشیان بۆ ئاسانی کە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا بارەکەڵڵا دەستەکان خۆش بە مامۆستاگیان دوای دێم وەلات ئینشاءڵڵا دەستەکان خۆش مامۆستاگیان سەلامەت بە سەلامەتتانکە مامۆستاگیان سڵای خۆی گەورەتان لێبێت ئەو ماڵە هەمیشە بەرەکەتدار بێ خۆشحاڵ بن بۆی کە میواندارتان قوبوڵ کردین وعلیکم السلام سەر چاوەکان ئێمەش هەروە خۆشحاڵ بووین بەخێر بە سەر چاوەکانە پیت و فەرتان هێنابێ بۆ ماڵەکەمان یەخوا سەلامەت عەزیزی من خۆش بیاخوا مامۆستا بەڕێستان گەر سپۆڕیتان عەرەبیە وانەی عەرەبی دەڵێنەوە طبعاً دەرسی ئاینیش دەڵێنەوە ئێوە بۆ نمونە چۆن ئەم وانەی ئاینەتان کردوتە ینی بڵێ سیلسیلەیەک بەستنەوەی بۆی کە جگە لەو مەنهەجێکە لەبەردەستدایە جۆرە ڕێنماییکردن فێرکردنی ئادابەکان یاخود پێگەیاندنی ئەو تەلەبانێک کە لەبەردەستتدا هەیە بە تایبەتی کە کتت قۆناغی بناڕەتین بۆی کە ئاراستەیان بکەی بۆی کە هەمیشە ئیش لەسەر ڕەفتاریان بکرێت لەسەر گفتاریان بکرێت بۆی نەوەیەکی باشی ئەم کۆمەڵگایە بن بەڵێ وەڵی پسپۆڕیەکەی من جگە لەوەی زمانی عەرەبیە بێ عەرەبیەکەش بە تەواوی بڵێمەوە قۆناغ بە قۆناغە لە پۆلی چوارەوە پیتەکانە و سەر و بۆرە و ئیتر بەعزەشتی کەم و کورتە لە پۆلی 5 بەردەوام بێ و لە پۆلی 6 کۆتایی پێ بەشەکانی بڵین بنەڕەتی تا خۆی ئامادەکە بۆ بەشی ناوەندی دوای بنەڕەتی وەکو ئاینیش طبعاً ئاینی ئێستا پرۆگرامی قوتابخانەکان زۆر کەمیان کردوەوە یعنی وایان لێ کردووەکو چیرۆکی لێ هاتووە بە کەمیەکی کەم 1-2 فەرمودەی ئەگەتیابێ 1-2 ئەگەر ئاەتی تیاابێ ئاەتی بچووک یعنی سوورەتی کەم و کورت هی ئەوە نیە ینی تەلەبەدانی شێفێری جوان خوێنەوەی قورئانی کە بێت تەجویدەوە بە هەرچۆنێ بێ بەڵام من چیم کردووە
خۆم ئێستا مامۆستای عەربی پۆلی شەشم لەگەڵ ئەوەشە ئاینەکەشیان پێیاوم 2 حسە هەیە لە هەفتەیەکە بەڵێ یعنی بەو 2 دەرزە پێڕا ناکەی هەرچی بوێ لەو دەرزەیە تۆ تەواویکەی مەجبور چیم کردووە بابەتەکەی ناو کتێبەکە خوێنومەتەوە شەرحم کردو بۆیان لە دەرەوەشتم هێنا مەسەن باسی ژیانی پێغەمبەرەکە بە 1-2 ڕیز تەواویەکە ئەبێت تۆ هەر لەو کاتەوی کە لە سکی دایکێتی هەتا کۆچی کردووە وفاتی کردووە بێتەوە بۆ شیکەتە بۆ ئەم تەلەبەیە ئەم مناڵە بزانێ دوای ئەوە نوێژە فەرزەکان پایەکانی ئیسلام ئەمانە بێ هەمووی بزانێ مناڵ لە سەرەتای بنەڕەتیەوە بڵێن نوێشکردن ئەمانە بەڵێ کاتە ئەنی تۆ ئەو شتانە دووا لێ کردویانی دەرسی ئاینت بە وەکو هەلێک نیشانداوە کە بتوانی ئیش لەسەر منداڵەکان بکەیت خۆش شەمامۆستا ئەگەر بۆن منەوەکو باست کرد منهەجەکە بە شێوازی کورد کراوە تۆ بڕاتە بێت تەماشاکەی بە زوێنەیە ئەنی نووسینەکانی ناوی زۆر زۆر کەمە بەڵام ئێمە گەر بۆن منە بۆکو دەرفەتێک گوەری بگرین ئیش بکەین لەسەرەوەی کە وەکو وتێت فێرکردنی نوێژەکانە دەست نوێژگرتنە یاخو باسکردنی ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمە دەبێتە هەلێک هەم ئینشاءالله سەدەقەیەکی جاری دەبێت بۆ بەڕێستان و منداڵەکانیش ئیستیفادە دەکەن ئینشاءالله وەڵاوامان لێ کردووە وەکو تۆ ئەڵێ کتێبەکە ڕسمی سەیرانی تایە ڕسمی بڵین پیاوێکی تایە و درەختە چێنێ ئەمە هیچ مربوط نییە بڵین بە فەرموودە و ڕاستە فەرمودەیەکی کورتی لەسرە بەڵام ئەبێ ئێمە ئەوەنەی هین بین بزین چۆنچۆنی قوڵایی بابەتەکەەوە بڵین لە دەرەوەی پرۆگرامەکە شت بینە ناو کتێبەکەەوە بە حەدیث و ئاەت بۆیان ڕوونکەینەوە بۆیان شیکەینەوە بارەکەڵڵا دەستەکان خۆشمام سازە چاکان ماچکەم دەست خۆش بێخوا زۆر مەمنونیەوەین سەلامت بێنی سەلامت بێنی کاکە شاد کوڕە گەوری ماڵ سڵای خۆی گەورت لێوێ سڵای خۆی گەورە لێوەش بە خێراتتان دەکەین خۆ زۆر خۆشحاڵ بووین بە ئێمەتان هەڵبژار بۆ ئەم بەرنامە جوانە یەخوا سەلامت بن کاکە شاد پۆلی دوانزەی بە ڕۆژش دەبێ هەموو ڕۆژەکان گرتووە الحەمدولillah لەخوا بە زیاد بێت زۆر باشە پێم بڵێ دابەشکردنی کاتەکانی سعیکردن چۆن پلان بۆ خۆت پلانت داناویان کەسێک هاوکارت بۆ لەوەی کە پلان بە تایبەتیە و جەدۆلێک کە چ کاتێک سعی بکەیت چ کاتێک وەکو ڕێز بەکاری بێنی وەڵا پلانەکان بە پێی وانەکانە گۆڕێت خۆم پلانم دانا بۆ جۆری وانەکان هەنێک ئینیشم وەرگرتووە زانیاری لە برادەکەم کە پۆلی دوانزەیان تەواو کردووە زانم چۆنی بەڕێیان کردو و توانیویان ئامانجی خۆیان پێکن زۆر باشە ئەگەر خۆی گەورەبی کە بە قسمات نیاز وایە هەموو امتحانەکان بێ دەوریەکەم بکەیت وەڵا ئینشاءالله هەمووی بێ دەوریەکە کام دەرسە ینی حەزت لێیە بۆ منە زوو بکرێ و کام دەرسە تۆزێک وەکو ترزیانی وەکو قەلەقێک هەتا بە پێی وانەکانە گۆڕێ بەڵام زیاتر بیرکاری زۆری لەسرە وانیا زۆری بدرێتێ و زۆر تاوە لە بەشی زانستی وایە زۆر باشە سعیکردن بە تایبەتی کە کوتت بە ڕۆژوو دەبم ینی وا داناوە جەدوەلەکە پارشەوانەگەر هەستایەوە هەم بۆ منە گەدەت تێرە هەمیش خەوێکی باشت کردووە ینی زۆر بەهی سعیکردنەکانت لە دوای پارشە و بەیانی لە بەرە بەیاندا بێ ئینجەکانە دواتە دەتوانی بۆ منە دابشکردنی کاتەکەی قەیل و لێگە سەر خەوشکان نێک بێ بتوانی بیکەی بۆ شازە دابشکردن شتیات کردووە وڵا دابشم کردو کاتەکان بەڵام زیاتر بە دوای بڵێ نوێژە عیشاوە دەست پێ دەکەم بۆ نزیکی کاتژمێر 10 و 11 ئەو ناوە پاشانیتر لەولاوە ئیسراحەتێک و خەو تا نزیکی پارشە و لە دوای پارشەوەتر هەوڵ دەدەم ئەوانانی کە زیاتر خراپم لە سەریان بخوێن و گرنگیان بدەمێت ئینشاءالله پاشە ڕۆژێکی باش دەستەکان خۆش بە کاکی من دەوەندرێژ بێ ئینشاءالله سەرکەوتو بن ئینشاءالله دەستەکانە خۆش بێ خۆش کاکە محەممەد چۆنی سلااو لێ بەخێر بن باشی گیانەکەم یاخۆتان هەموو ڕۆژەکان گرتووە ئەی ماشاءالله مەکتەبی شەر هەبوو دەرسی بۆ مەکتەبوانیا زۆر باش برسی توین و کامیان دەبی وڵی زیاتر چینەتەکە بەزار باشم بەس باشیۆنیا خدە جەو گەرمە بۆیە توینی دەوێنیا ئەی تو پێم بڵێ لە دەستگای نووری حیکمە لە شۆی لە چ سوورەت و ئاەتێکی وڵای من زۆر ناوێت دەستم پێ کردووە لە مانگی شەشەوە دەستم پێ کرد ئێسەوەتان لە سوورەتی نازیعات ئافرین دەتوانین دوای هەندێک قورآن بەدەنگ بۆ بخوێنی زۆر باش داکرد باسی کردی بانگدانێکی خۆشیش دەکەین ئینشاءالله لە کاتی ئەوەی کە پێشەوەی ڕۆژەکانمان بشکەین تۆش بۆمان بانگ دێ باشە دەستەکانت خۆش بێت زەکەی من تەمەند درێژ بێ ئینشاءالله سەلامت بن یاخوا زۆر زۆر سپاس أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم
أرأيت الذي يكذب بالدين فذلك الذي يدع اليتيم ولا يحض على طعام المسكين فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون الذين هم يراءون ويمنعون الماعون. ألف لام ميم أحسب الناس أن يتركوا أن يقولوا آمنا وهم لا يفتنون ولقد فتنا الذين من قبلهم فليعلمن الله الذين صدقوا وليعلمن الكاذبين أم حسب الذين يعملون السيئات أن يسبقونا ساء ما يحكمون. زۆر سپاس. مامۆستاگەر باسی بکەین بۆ نمونە گیابەهاریەکان ئێستا کە وەرزیەتی ماشەڵڵا لە سلێمانیشەوە لە دوای عەربەتەوە تا دەگەی ئێرە دەشت و بەرفراوانێکی زۆر هەیە. ئەم جیا بۆ نمونە وەکو کنگر و تۆڵکە و ئەو شتانەی کە هەن بۆ نمونە لەو دەشت و دەرە دەست دەکەوی یان ئێوە هەرگەر بتانەوێ ئەوەی بکەن بەس دەیکڕن؟ وەڵی کنگر بە تایبەتی لەم دەڤەرەیە زۆرە بەڵێ ئەنجا تۆڵەکە گێلاخە هەمووی بەردەسەر الحەمدولله. بۆ خۆتانە چی مامۆستا؟ بەڵێ من خۆم نیگەرەکەم وەڵامیش چوون یانی بەجددی ماندووبوونی دێ بەڵام خۆشە دۆزینەوەکەی لە خواردنەکەی بڵین بە چێشتر و خۆشترەکەنی و ئەیهێنی چەنە هیلاکی شەبی لەگەڵی بەڵام تام و چێشی تایبەتی خۆی هەیە. خۆم مناڵەکانم باوکیان حەزمانێتی گیابەهاری منداڵەکانیش دەخۆن. بەڵێ هەموو خواردنێک دەخۆن ینی وارام هێناون لە هیچ خواردنێک ناچنە دواوە. زۆر باشە کەسیان کنگر بێ گێلاخە بێ مەسەلەن تۆڵەکە گەلاخەش جیا مامۆستا ناوەکەی تۆزێ لە مەنتیقەیەمە بەکار ناهێنرێت. گیایەکی شین ئەویژە خوێن وەکو کنگر ئەکوڵێ و ئەیپاڵەویت و سووریەکەیت وتر هەیە هێلکەی تێکە هەیە دۆشاوی تەماتەی تێکە یا هەر بە ئارەزوی خۆی چۆن بێ ئەیخوا زۆر مامۆستا مادەما منداڵەکان هەموو خواردنێک دەخۆن ئەمەیان ینی بۆ نمونە تەندروستە بۆ منداڵ بەجددی لەگەڵ ئەوەدا بەس باسی ئەوم بۆ بکەی خەوشتیان چۆن ینی خەویان لەژێر کۆنتترۆلی ئێوەدایە؟ بەڵێ خۆی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە هەیە ئێستا ناڵی وایە ئەڵێ هەتا خەتەکە ئیشکا من ناخۆم بەڵام ئێمە ئەخیر هیمان سەعاتی سفرمان بۆ داناون 11:30 چارێک بۆ 12 بێتر بخەون. ئەم 1-2 ساڵە وای لێ هاتووە گینا ساڵانی پێش لە 2.5 نەگەشتۆتە 11 خەوتون. لێ ماشەڵڵا کاکە شاد گەورەیە گەریانی بڵی بۆ نمونە ناکەم بە بۆنەی سعیەوە تا درەنگە سعیەکە بەڵام لەژێر کۆنتترۆلی خۆمانان خۆمان خەتەکە کوژێنینەوە. زۆر تاوا دەستەکان خۆش مامۆستاگیان هەرچەندە کابانێتی تۆزە ئەرکێکی قورسە بە تایبەتی مامۆستاگەر دەوامیشت هەبێ ڕەبتکردنی ئەم دوانەها سەنگی ڕاگرتن ناخۆشە بەڵام ئەگەر کابانێتی دەستت تێدا گەرم بێ شارەزایەتی بەڕاستی چێژ بەخشە حەزم لە ئیشی مەتبەخە حەزەکەم بەڵێ هەر لە دەوامیە ماکە خۆمە گۆڕم ئەگە نوێژم نەکرد بە نوێژەکەمەکەم کەمە ئیسراحەتی دەستەکەم بەچە جاری وایگە ڕەمەزانان بێ لە دووە دەست پێەکەم تا ئێوارە بە پێوەم بە خەیاڵمانایە شیرینی دروستکردن بینشینیش ئەیکەم دروستەکەم دەوەی کە شیرینی دروستکانی و کەسە زۆر بەسەری الحەمدولله بەڵێ محەلەبی پاکلاوە لقمە قازیە خۆم دروستەکەم هەدەی زۆر باشە یخوا دەستانت خۆش بێ سفرە و خوانتان یا ڕەبی هەمیشە بەرەکەتدار بێ دەستکان خۆش مامۆستا عەزیزم چاوکان نازەکەم عەزیزی منێن زۆر سپاس.
الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله. سيدي أقول له النبي أقدر شاي. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. بەرنامەی ماڵ و حاڵ بە سپۆنسەری برنجی کۆبانێ بەردەوام دەبێت. ساگیان ئەگەر لێت پرسم بۆرمونە تۆ لە مەکتەب بەرکەوتنت لەگەڵ منداڵ هەر هەیە اینجا لە مزگەوتەکە وەکو پێشنوێژی دیسان بەرکەوتن لەگەڵ منداڵ لە حیکمت بە هەمان شێوە پەروەردەکردنی منداڵ یعنی چ خاڵێکی جەوهەری تێدا لە چۆ دەست پێ بکرێ ئایا منداڵ تەنها بە ئامۆژگاریکردن پەروەردە دەکرێت یاخود ئێمە دەبێت چی بکەین وەکو گەورەکان تاوەکو منداڵەکان پەروەردەیەکی دروستیان هەبێت؟ بەڵێ وڵای پەروەردەکردنی منداڵ بەڕاستی ئەرکێکی قورس و گرانە ئەنی هەرەوەندە ئاسان نییە مەسەلە منداڵ بخەیتەوە و بڵێ کاکە بێمە بەس دەم بازار و کۆڵان و لەم ڕۆژگارەیە ئەنواع خەت و خەتێن و ڕێکخرا و بۆ دزینی مناڵ و بۆ تەفرەدانی مناڵ ینی زۆرە بەڕاستی پەروەردەکردنی منداڵ لەسەر دایک و باوک واجبە ینی مامۆستا دایک باوک هەوڵ بدا کام مامۆستا مەسەلە کەسی باشە یان مثلا ئیماندارە مسلمانە منداڵەکەی خۆی پێ بسێرێ یعنی هەوڵ بدا بزانە منداڵەکەی لەگەڵ کێشە ئەگەڕێ هاوڕەکەی کێ یعنی ئەوانە زۆر گرنگە بەڕاستی ئێمە زۆر جار گوێ نادەینێ بۆ نمونە جاری وایە من ئەچم بەرە قوتابخانە دایکی وایە مامۆستاوە کەی قوتابخانەکرێت یا باوکیەوە کەی قوتابخانەکرێتەوە ئێ بۆ لە منداڵەکەی بێزارە یعنی نەیتوانی پەروەردەیەکی بک بزانێ ئەم منداڵە لە ماڵەوە ئیشی چی بێ و لە دەرەوە ئیشی چی بێ یعنی لە قوتابخانە شاروە یعنی بەڕاستی قوتابی چاو لە مامۆستاکە سەری مامۆستاکە ینی ئالێرێکە چی وەرگێ یەکسەر خەزێکە لای خۆی هەتا بۆ نمونە ڕۆژێ لە قوتابخانەیە مراقیب بوونی مراقیبی ناو ساحاگەڕی وەستا بووم منداڵێکی ئەوژی کەڵا هاوتی مامۆستا ئەزانی حەزەکەم کە گەورە بم چی بکەم باشە وتم وتم حەزی لە دکتۆریەتی دوتم لە پارێزەر یا مهندسیە چی پێ هاتم تینەوەڵە ئەی حەزی لە چی حەزەکەی چۆن بی چی بکەیت وەڵای مامۆستا حەزەکەم وەکو تۆ قەژم دابێنم یعنی هەستەکە مەسەلا ڕەفتارێک لە تۆ وەرگێ لە خۆیان ڕنگ بداتەوە لە مزگەوت لە قوتابخانە لە دەستگای نووری حیکمە یعنی جوانترین پەروەردە دەبێت جوانترین ڕەفتارت هەبێ یەکسەر چاو لە تۆەکە ڕەفتاری تۆ وەرئەگرێ ڕەفتاری تۆ خەزنەکە بۆی لە داهاتووە هیچ نەبێ خاڵێک لێ وەرگێ ئەمە گرنگە یعنی بۆ دایک و باوک بتوانە مەسەلە الحەمدولله ئێستا دەستگاکان زۆرن دەستگای قورئان شوێنی ئەمانەیە شوێنی پاک و پوختە هەیە ڕێک و پێگەیە کەسەکەی مناڵەکەتی خۆ بۆ بنێرە بە هەردانە نشێ مەسەلەسا
بۆ نمونە جاری وایە قوتابیە گەڕا بۆ یەکێک لەو ڕێکخراوانەی تر ینی هەدەفیان ئەوان چییە مەسەلە خاڵی وەرگرتنی قوتابی بە سەرنج بە لای خۆیان ڕاگەشن کۆمەڵە یاری و کۆمەڵێ سەیران و گەشتی پێەکەن بە تێکەڵی و ئەمسانە بۆی سەرنجی قوتابی ڕەشە یعنی لە قەڕەولیان داناوە مەسەلە مناڵی من ڕاکێشن مناڵی تۆ ڕاکێشن ڕۆژێ لە قوتابخانە مەسەلە یارین بە تەلەبا کرد منداڵێکی لێبوو چاوی بڵێ خێر بوو جا سەیرم کرد ئاوا تۆپەکە هەڵەیە بۆ ناو بازنەکە بیخاتە نایەوە بەم چاوە ئەو هەڵەیە نەیخست وەڵانجا قەڕەوڵی ئەم لایگرتەوە ئەوانی خستیە نایە یعنی ئەوان لە حەزەری ئەوە کە مەسەلە ئەو مناڵە قەڕەوڵێک بخەنە سەر مناڵەکەی تۆ من و خەڵکی بۆ ئەوی خەڵک ڕاکێشن لە پەروەردەکردنی ئیسلام لایبن لە پەروەردەکردنی هەتا عورف و عادەتی خۆشمان دایان ماڵم زۆر وا مامۆستا من دایما گوتومە ینی بۆ نمونە لە وڵاتەدا بە سیاسەت ئیش لەسەرەوە دەکرێت بۆ نمونە خێزان بەلاڕێدا بێجە بەهای ئەخلاقی و دینیەکەی لێکەم بکرێتەوە ینی وا منداڵی پەروەردە دەکەن کە هەر لە بچووکیەوە سەر بەخۆ بێ خۆی بڕیار دەربێ ئەمەشیان دیسان کەمکردنەوەی بەهای بڵێ ئەو یاسا و ڕێسانە کە لەناو خێزانی جابەدابوونەری یاخۆ پابندبوون بە دینی کەلتورە کوردەوارەکەیە هەیە بەڵێ ئەوەش بەرنامەیەکی تر ئەوش خاڵێکە لەو خاڵانەی کە یانەوێ مەسەلە بەهای دایک نهێڵن بەهای باوک نهێڵن بەهای خزم کەس باوک برا خوشک یعنی ئەوانە هەمووی نێڵن ئەمانەش هەر سیاسەت دەوری هەیە بەڕاستی یعنی سیاسەت کارێکی وای کردووە کە مناڵە یاخی بێ لە دایک لە باوک لە مام لە خوشک یعنی لە عورف و عادەتی یانسەلی کوردەواری خۆشمان سەرڕاوی کە لە دین هەر لای ئەبا ئەمەش خاڵێکی جەوهری یعنی بەڕاستی پێویستە دایکان و باوکان هەوڵ بن ئەوەش کۆنتترۆل بکەن تا حدێک کۆنتترۆلی بکەن بۆی ئەم مناڵە لە دەست دەرنەچێت کە لە دەست دەرچوو بە هیچ شتێک نایێتەوە قورسە سەر ڕێگای نایێتەوە ڕێگام زۆر گران دێتەوە سەر ڕێگا تایەتەوە سەر ڕێگا زۆر ینی کارێکی قورس و گرانی دەستەکان خۆش ماڵساگەن هیچ شتێک نەماوە کە هیچ شتێکم نەماوەڵارەوە دەستخۆشیتان یەکەم سپاسی ئەو ستافە بەڕێزاکەم ماندوو بوون و جەنابیشتان و کە لە شوێنێکی دوورەوە هاتن و بەرنمەیەکی خۆش و بە چێژ و بەتام بوو هیوادارم ئینشاءڵڵا ئەم بەرنمەیە بەردەوام بێ و جێگەی خۆی بکاتەوە لە نێو دڵی بینەران و بیسەران و هەموو ئەو کەسانەی کە ئەیبینن لە سۆسیال میدیا و لە تەلەڤیزۆن و کەناڵەکانە دەستخۆشیتان لێکەم و سپاسی کەناڵی پایمیژەکەم بەڕاستی کە لێوە تەشریفتان هێنا و ئێمەتان دیاری کردی ئەمەش خۆشحاڵ بین و بە میوانداری قبولکردنەکەتان دەستەکان خۆش موفق بن ئینشاءڵڵا هەمیشە ستر و خوانتان ڕازا بێ دوور لە بەڵام مامۆستاگەر لەگەڵ سپاسان سەلامت بن دەستەکانتان خۆش پەیام وەک هەمیشە پەیامی ئەو بۆ کە گرنگی بۆ خێزانانە بدات کە نوخبەی ناو کۆمەڵگان جیاواز لەو کەناڵە ڕاگەیاندنانەی تر کە دیسان هەر هەر ناوهەرێمی کوردستانم بەڵام دەیەوێت گرنگی بۆ شتانە دابدات کە خێزان بەلاڕێدا دەبرێت یاخود بۆ نمونە جۆرە پەروەردەی جیاوازی کۆمەڵگاکانی تربێنتنە و کۆمەڵگایە ئاواتەخوازین هەمیشە ئەو خێزانانە هەر هەبن هەتا ئەم جۆرە خێزانەی وەکو ماڵی مامۆستا بەس یاخود هاوشێوەکانی هەبن ئێمە ناوێت ترسمان هەبێت لەوەی کە کۆمەڵگا بەلاڕێدا دەبرێت یاخود بە سیاسەت ئیشی لەسەر دەکرێت خۆشحاڵ بووم کە تا کۆتایی ئەم بەرنامەیە لەگەڵتان بووم سپاس بۆ هاوکاران و سپاس بۆ ماڵی مامۆستا بەس هەمیشە و ماڵیان ئاوەدان بێ ڕەمەزانتان دووبارە پڕخێر و بەرەکەت بێ تا بەرنامەیەکی تر لەگەڵتاندا دەبێم شاد و ئاسوود دەبێن خوداتان لەگەڵ بەرنامەی ماڵ و حاڵ بە سپۆنسەری سەرەکی کۆمپانیای شمیم گوڵبەهار پێشکەش کرا. ڕۆژێک لە ڕۆژان مەرجانە خانم لە بازاڕەکەدا بە دوای برنجە دڵخوازەکەی داگەڕا. برنجی کۆبانی لە ناکاو چەتەکان چاویان چوە سەرگەردانە بە نرخەکەی. بە دوای کەوتن علی بابا فریای کەوت و لە دەستی چەتەکان ڕزگاری کرد. سمسم بکرێرەوە هاتنە ناو ئەشکەوتەکەوە بەڵام چەتەکان بەردەوام لە دوویەگەڕان. سمسم بکرێرەوە بەکردنەوەی برنجەکە دەرگا کەش کرایەوە. چەتەکان بە شوێنەکەیان زانی بەڵام بە بۆن و تامی برنجی کۆبانی مەزبوون و خەیاڵیان لای گەردانەکە نەما. برنجی کۆبانی گەوهرە بە نرخەکەیە